وإنا لجاعلون ما عليها صعيدا جرزا. إما نتيجة طبعا تشيوها الأمسر زاوية هم تشيليا كينو هم يفوتي يعني پندێکی ترە خاتۆ پێشچاو دەرسێکی ترە خاتۆ پێشچاو هەموو مڵکی دنیاتان هەبێ لیەبلووەکم ئەحسەن و عەمەل هەموو مڵکی دنیاتان هەبێ مالیکەکەی خوای پەروەردگار ئەی خاتە بەردەستان بەڵام خاوەنەکە خوای پەروەردگارە نەتیجەتەن خۆی ئارەزووی لێبێ ئینا لجاعلون ما عليها صعيدا جرزا يعني أي فوتين جاعلون اسم فاعلة لمستقبل وايلي أكين لداهات وايلي أكين وواشي ليكين صعيدا يعني ما يصعد من الأرض تاور برديك قلة لما قصلة هرتشتك هي يعني همو يكينو بويك لبرتشاوتان لدشتك عيبين صعيدا جرزا يعني هيج مجالك تياني بو جيان يعني دشتيكي روتن من لو سحريانا بيني وسحراي بلوچستان لبين باكستان وإيرانا يعني سبحان الله بردكاني قاويبون لتشكي الروج كبنكي سيركي الرنجي ترى دشتي كاتشي بكاتشي سيريكي لميجنيه وكو سحراي عربستان هردشته درچێکی لێنە سەری خۆتی بخەیتە بەرسێ بەرەکەی هەتا چاو بڕکە هەر دەشتە بینی بەیانی لەوێبی خۆر لە دەشتەکەەوە هەڵدێ ئێوارەش لەوێبی خۆر لە دەشتەکە ئاوا دەشتێکی کاچی بە کاچی لەم شێوەیە نە ئاویتیایە نە حەسانەوەی تایە گڕەیەکی زۆر گەرمە ئەنجا حتا ئەو حیواناتانی کە لێن مارێکی ئەوێ پێتەوە بدات دوو پشکێکی ئەوێ پێتەوە بدات چکۆ دوو پشکی بێرونە یعنی هیچ شوێنی بێ ئاوە زەهرەکەی خەسترە کوشندەترە جا تۆ تەسەور کە خوای گەورە ئەم زەوی هەمووی وا لێ بکە نەک بورکان و سۆنامیەک و کە و خەڵکە لێترسێ ئەم جارە ئاوای لێکە قاعا صەفصەفا وەکو لە ڕۆژی قیامەت وای لێکە بەڵام لێرە فەرمێ وئینا لەجاعیلون ما عەلەیها صەعیدا جوڕوزا هەمووی هاوا لێکەین و تەختی دەکەین و باشە پێویستە بیرکەینەوە لەمە ئەمەی ئێستا ئەوروپایەکان ئەقڵیان پێشکاوە دەربارەی ژینگە وەزارەتی ژینگەیان هەیە یا مدیرەی ژینگەیان هەیە مؤسساتی ژینگەیان هەیە بەڵام خەڵکەکەیان مسەقەفە نەک وەک لای خۆمان مامۆستادارە وەزیری ژینگە بوو ئەحمەد جۆڵا و ماهیر حەسەن و جەماعەتیش لەوێ چەند شیرین نەلامیان بووە و توو شتەکانە فڕێدا ژینگەکەیان پیسەکە هەرچەنەوە تەمسیل بوو بەڵام تەمسیلی واقعی ئەوە هەموو سەیرانکارانەیە کە لەوەیکەن کە پێویستە تەنەکە خۆڵێک بە پشتنی هەموو سەیرانکەرێکەوە دابنی بۆی ڕێسقانەکان فڕێداتەوە پشتی یا نایلۆنەکە ژینگەکارکی هەموو کەسێکە کە بیپارێزێ چونکە هەر بوو هەموو بەشەریەتە بەڵام هەمویان بوون بە ئەمریکا لە کوردستان ئەمریکا ناچێتە ژێرباری ئیتیفاقاتی نێودەوڵەتیەوە چونکە لە ١٧٠ وێرانیەکە إنا لجاعلون ما عليها صعيدا جرزا حتما خواي پەروەردگاریش ئەم سەرزەمینەوە لێەکە خوای گەورە نەمانگەێنێتە ئەو ڕۆژەی کە ئەمەوا لێەکە بە ڕەحمەتی خۆی و لوتفی خۆی هیدایەتمان بدا بە زانستی خۆی فێرمان کە هیدایەتمان بدا ئەو مژدێش بە ئێمەش بگێنێ کە ڕێنماییمانەکە بۆ عەمەل ساڵح هەتاوەکو ئەو پاداشتە گەورەیە وەربگرین کە ماکیفینە فیه ئەبەدا خوای گەورە ڕەحم بە ئێمەش وێوەش بکە أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.